گومانی چاکە بە یەکتری ببن. بەخۆی ژیان پڕە لە خۆشی و ناخۆشی، پڕە لە هەرواز و نەشێ و پڕە لە دڵتەنگی، پڕە لە کەیف خۆشی، بەڵام بەرامبەر بە یەکتر مەکەن گومانی خراپ بە یەکتری ببن. کەسی وا هەیە هەموو خۆشەویستی خۆی ئەدا بە کەسێک، ئەدا بە هاوڕێیەک، ئەگا بە کەسێکی نزیکی خۆی، بەڵام لەبری ئەوەی کە خۆشی بوێ و لەبری ئەوەی چاکەی خۆشی و چاکەی چاکە دەبوا چاکە بێت، بەڵام گومانی خراپ ببە، گومانی گەڕان بە دوای مەسلەحەتدا بێت. باشە چ نزیکێکی لەوە ناخۆشتر ئەوەیە تۆ هەوڵ بدەیت وەکو موسڵمانێک، وەکو مرۆڤێک هەوڵی دڵخۆشی ئەو کەسانە بدەیت و ئەو وا بزانێت کەوا تۆ بەتوانین مەسلەحەت ئەگەڕیت. ئەو کات ئەزانی کە بەڕاستی تەمەنێکت بە فیرۆدا لە دڵسۆزی بۆ کەسێک لەسەر گومانە بژیت. تۆ ئامادە بوویت لە دەستی نەدەیت، بەڵام ئەو ئامادە بوو بە گومانێک بتفرۆشێت. هاوڕێیاتی بەو شێوە نابێ، لەسەر گومانی ڕاست، لەسەر هەڵوێستی ڕاست، لەسەر نیەتی ڕاست لەگەڵێکدا بژین. خوای تەبارەک وتەعالە ئەفەرمێ: ئین بەعض الظەنی ئیثم. بەخواتان ئەسپێرم.